سڵاوتان لەبێ بینەرانی بیرخانم خۆشحاڵم لە خانەیەکی تری خانەکانی بیرخاندا لەم پرۆگرامە لەگەڵتان دەبم ئەم جارە دەچمە جیهانی دیزاین و ڕەنگاوڕەنگکردنی وێنەکان بە جۆرێک کە تەواوی دنیا جارێکی دیکە دروست دەکرێتەوە بەو شێوازەی کە بیری خاوەندکارێک دەیەوێت یا خودت هەر کەسێک کە لە ژیاندا دەیەوێت ئەوەی کە لە خەیاڵ و لە دیدگای خۆیدا هەیە لە ڕێگەی دیزایانی گرافیکی و لە ڕێگەی خەیاڵی گرافیک دیزاینەرەکانەوە ئەو ژیانە دروست دەکاتەوە هەموو سەرسامین لە سەردەمی تەکنەلۆژیا دیجیتاڵیەوە لە سەرەتاکانی و هەنگاو بە هەنگاو بە ئەو کارتۆن و فیلم و تەنانەت پۆستەرەکان و لە لۆگۆی کۆمپانیەکانەوە کە ئەمانە کاری گرافیک دیزاینەرەکانن کە خەون و خەیاڵی ئەوانە چۆن توانێتی ئەو جیهانە بخڵقێنێ ئەو ڕنگانە تێکەڵ بە یەکتریکە جا بۆیە لەم خانەی بیرخانە لەگەڵ یەکێک لە گرافیک دیزاینەرە بەتوانە و پڕ ئەزمونەکانی کوردستان دانیشتوم دەمەوێت هەندێک پرسیاری لێ بکەم کە دڵنیام وەڵامەکانی بۆ ئێوەش زۆر بەسوود دەبێ و هەم بۆ ئێمەش لە ناو بیرخاندا یەکێکی دیکە دەبێت لە خانە پڕزانێرەکانمان کاکو یار زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتبینم. زۆر سپاس کاکە دیاری گیان ڕێز و خۆشویستین بۆ جەنابت و بۆ تەواوی ئەو ستافە بەڕێزی کە ئەمڕۆ لەگەڵمانن بۆ پێشکردنیان بەرنامە. سپاس بۆ جەنابتان. ئەوەندەی ئەوەی کە کۆیار دەناسێت پێویست دەکات ڕوبەڕوو خۆت بناسێ و دواتر بەشی هەرە گەورەی لە نێو دیزاینەکانەوە ئێمە تۆ دەناسین. لە هەندێک کاتی دیکەشدا لە ژیانی ڕاستەقینەی خۆشدا دەزانین کە کۆیار جیهانێکی تایبەت بەخۆی هەیە کۆمەڵێک ڕەفتار و کردەی تایبەت بەخۆی هەیە جا بۆیە هەر دەمێت لە سەرەتاوە بەوە دەست پێ بکەم حەزکەم کە بزانم ژیانی کاکۆیار چۆن بوو و چی وای لێکرد ڕێگاکەی بێتە نێو ئەم ڕێگا دیجیتاڵی و ئەلکترۆنیەوە. ڕاستە من تقریبان هەر زۆ مناڵ بووم کە خەریکی وێنە کێشان و دروستکردنی وێنە و کۆپیکردن بووم یعنی حتا بیرمە زۆربەی پێشەنگاکان کە لە کاتی مەکتەباکرا بۆ نەشرەکان بانی منیانە کرد کە نەشرەکانم بۆ دروستەکردنەوەکەوان نووسیانە خستە ناوی بەپی کادەم شتە کە ڕۆی ئەو بەهرەیە نەمێش بفەوتێت چکار لە سەردەمی مەکتەبا کە تۆ قۆناغ بە قۆناغتەیە پەڕێنی کۆمەڵشت بووێتە پێشەوە کە دوورتە خاتەوە لە بابەتە فەنیەکە هەتاوەکو ئەڕۆیتە سەرەوەی کە مەکتەبەکە تەواوەکەی خوێندنەکە تەواوەکەی ئەڕۆیتە ناو بابەتی جامی ئەو تێکەڵاوبوونی زیاتر لەگەڵ کۆمەڵە کەسانێکی دەرەوەی شارت ناو شارت ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مامۆساکانی کە لە بواری هونەرە پێشەنگیان هەبووە ڕۆژانی قسەیان کردو وانیان وتۆتەوە من توانیم کە لە دوای تەواوکردنی خوێندنەکە پشمەوە ئەو مەجالی کە ساڵانێ بوو لی دابڕابوو بەڵام بەو دابڕانەژ ناکە بە تەواوەتی ئیشی لەسەر نەکەم بۆیە ئیسفادەم لەوە کردبوو کە هەر لە مناڵیەوە لەو دنیا نەشمە دەرەوە بەڵکو زیاتر گرنگی پێ بم وەک شارەزابوونی ڕنگ کۆپیکردنی بەرامبەرەکە بە هەموو شێوازە چ لە بابەتی شەخص بێ یاخود ئایتم بێ هەر شتێ بێ یعنی حتا بیمە زۆر کات کە شتێکی شمەژێڕایەوە بۆ ئەو کەسانی کە ژیان لێگرتم خۆمە کردو بەو شتە یعنی شکڵی خۆمە کردو بۆ کەسە یاخود بۆ مەوادە بۆی باشتر لێم تێبگە بۆ تێڕوانینم بۆ کۆپیکردنی شتەکان زۆ باشترێ بوو. کۆیارچی یارمەتی ئەوەی دایت هەموو دەزانین ئەو منداڵانەی تالنتێکیان هەیە هەر لە سەرتا خودە و کەسانی کە خاوەن بەحر و تالنتێکن هەر لە منداڵی و لەیان دیارە و تۆش یەکێکی لەوانە خۆت باست کرد بەس ئەوەی لام گرنگە بیزانم چی یارمەتی ئەوەی یای کە تێبگەی ئەو تالنتەی خۆت ئاراستەکەی بەرەو گرافیک دیزاین باش لە مەبەستەکەم تێگەی زۆرمان هەیە لە ئەوڵۆ ئێمە تەنها بەهرەیەکمان هەیە بەس هەیە بەرەو وێنە کێشان ئەڕوا هەیە گرنگی پێ نایات هەیە بەرەو دیزاین جلو بەرگەڕوا تۆ ئەو خاڵەت چی بوو کە تێگەیاندی ئەچیت بەرەو کۆپیکردن و بەرەو گرافیک دیزاین کاکە دیاری ئەو بابەتە بابەتێکی دەرونیە مەسەڵەن کەسێک بۆ کەسێک ئەگۆڕەکە لە ماڵێکە گەورە ئەکرێ بۆ نمونە تۆ لە ماڵێکا بیکە ئەو ماڵە زۆر گرنگی بە بابەتی هوەری بن لەسەر خوێندنگە هوەریەکان کە لە کۆنۆل ئیشی لەسەر کراوەمە ریالیزمە ئەمە هایپەڕیالیزمە پۆپ ئارتە مۆدرنێر کە ئیش لەسەر ئەم شتانە کراوە یاخود ڕنگدانەوەی ماڵەکە بە تابلۆ و ئەو وێنانی کە هەیە تەسی لەسەر تۆ دروستەکە مەسەڵەن زۆر کەسێ ئەبێ بە گرافی دیزاینەر بەڵام تونڕەوە گرافی دیزانەرێکی تونڕەوە ڕەنگی ڕەش لە ناو ئیشەکانیان زۆر زاڵە یاخود ئیشی ملەوەن و ئیشی پاک و عساب ساردی تیان نبینی لە بەرەوەی خۆی لە بیئەی ماڵێکا گەورە بووە لە ناو تاریکیە ژیاوە لە ناو لیان و مەسەلەن عقوبەیان و قسەی کێشە و مەشاکیلا گەورە کراوە تێڕوانینی ئەو بۆ دیزاین جۆرێکە و تێڕوانینی کەسێکی تر بۆ دیزاین جۆرێک ژینگە زۆ گرنگە بۆ کەسێک کابێ بە گرافی دیزاینەر چکاسە هەرێکێک لە خۆمان گرافی دیزاینەری لە مەجالەکەی خۆمان ئەمڕۆ تا چەند سوپاسگوزاری خێزانەکەتی بۆ ئەوەی
کە تۆیان لێ بەڕێمێناوە. من دایمە سپاسی هەر هەمیانم کردووە بە تایبەت برا گەورەکەم چکە خۆی مامۆسای شێوەکاری بوو و بە تایبەت مامیشم لەبەرەی ئەوان دانەنیشاندم لە میوە بگرە هەتاوکو گۆزەیەک هەتاوکو شخصێک ئەوی دروستی بکەرەوە بەڵام ئەو دروستکردنەوەیە ناکە بەس کۆپی بکرێ من فێریانە کردم کە ئایانوت ئەو شتی لە بەرامبەرتە تێکی پشکێنە خۆ دروستی بکەرەوە یعنی خۆ خۆڵکەنەری ئیشەکە بەرەوە لەبەرەوەی لەم ڕۆژەی ئێستا هەموو شتەکان کۆپین هەستی داهێنەرانیان بەڵێ بێگومان یەکەم پرۆژە چی بوو کە تێیدا خۆت هەستت کرد سەرکەوتویتایە؟ من یەکەم شت کە دەستم پێ کرد لەو بوارەیە بۆی کە بە تەواوەتی دڵنیا من بۆم ئیشە ئەبمیاننا کاری خۆبەخشی مەکرد ئەچوومەنەوە ئەو پرۆژانەی کە خۆبەخشین ئیتر لە مەجای تابلۆ بوو لە مەجای سۆشیال میدیا بوو لە مەجای پرۆمۆشن بوو ئیشم تیا کرد ئەموو بزانم بەڕاستی من لەو توانایە هەم کەم ئیشانە بکەم ئەگە سەرکەوتو نەبمتیایە باشترێکە لەوەی کە ئیشەکە خۆبەخشیە گلەیەکیشیان هەبێ قسێکیشان نەبێ خۆ خۆشم بەدڵ نەبێت توانم لە کۆناغێکە بەلاشێکە بێ منەتری یعنی ئەتوانی بکشیتەوە بزەبێت بەڵام کە تۆ لە کۆمپانیایەکە ئیشت کرد مەسئولیاتت لەسرە و نەڕۆیتە پێشەوە دوورکەوتنەوەکو بەرلایەنێکی ناخۆش کۆتایی پێ بەڕاستی لەبەرەوە من سەرەتا بە خۆبەخشی دەستم پێ کرد هەتا تێگەشتم کە بەڕاستی بۆم ئیشە من توانای ئەوەمێ کە زیاتریش بکەم اینجا پەرەما بۆی کە لەگە کۆمپانیاکە ئەزمموی باش کۆ بکەیتەوە دەچمە لایانی فێرکاری و پەروەردەیەکانی کە هاتە حەزەکەمە چەند پرسیارێکم ێ بیکەم چۆن گەیشتیت بۆ ئاستی کە تۆ ئەمڕۆ بتانی تۆ کەسانی کە فێرکەیت و وانە بڵیتەوە چی وای لێ کردی هەستکەی کە فێرکاریش یەکێکە لەو شتانی کە گرنگە ئەبێ بیدەی بە خەڵکانی دیکە کاکە دیاری بابەتی ئیشکردن بە تایبەت لە بابەتی گرافیکە ئەبێ کۆمەڵە شتێ بیزانی مەسەلەن من کە ئەوەی بینی بووم ئەو کۆرسانی کە بڵاو ئەکرایەوە بۆ خەڵک چ لە بیانەکانەوە هەتاوکو کوردەکانی خۆشمان احتیمامیان بەوە ئەیە کە فێری بەرنامەکەت ئەبوو ینی فێری ئەویانە کرد کە بی بە گرافی دیزانەرێکی باش فێری ئەویانە کردی ئیش لەسەر بەرنامەکە بکەی بەڵام ئیشان لەسەر پۆینتێک ناکرد چۆن ئیش بکەی چۆن ئیش وەربگری پێ دوای ئەوە بتوانرە فێرکرێت سەلیقا تۆ مەبەست سەلیقا نامەبەستم لە سەلیقەیانە بۆ نمونە من ئەچمە ناو کۆرسێکەوە خۆم فێری گرافی دیزاینەکەم محدودیەکە یعنی ئەو سنووری کە بۆ دیاری ئەکرێت 3 مانگ بۆ 6 مانگە کە تۆ بە تەواوەتی فێری پرۆگرامەکە ئەبی وەک ئیشکردن تێڕوانینت وەکو کەسێکی هوەری کە ژینگە ئەو ژینگەی کە تیایت بەرەبەرە لە بەرچاوتە ئەگۆڕێ باشە یعنی ئێستا مەسەلم کە لێرە لەگەڵ تۆیا دانیشتوم ئەوە تەرکیزم لای ڕەنگی دیوارەکەیە ئەو تابلۆی پشتی تۆیە کراسەکەی بەرتە ڕەنگی پانتۆڵەکەتە تەرکیزم لای ئەوە کە تۆ بەتەنها کەسێکی لیا دانیشتوی ڕنگ بە کەسێکی تر سێرمامکە لەم ڤیددیۆیە تەرکیز خاتە سەر من وەکو شکڵ بەڵام من هەر شتێ ببینم سێ ڕەنەکەی ئەەکەم سێری مەنزوڕیەکەی ئەەکەم بە دەر لەوەش بابەتی ئیشکردنەکە کەیەتە پێشەوە ئێمە خولی فێرکردنمان زۆر هەیە ڕاهێنەرمان زۆرە بەڵام ڕاهێنەرێکمان نەبووە کە بەرامبەرەکە تێ بگەێنێ چۆن لەگەڵ خاوەنکارێکا دابنیشە قسە بکە چۆن توانای ئەو تێگەیاندنەی هەبێ یعنی معقول نییە هەیە دوو بڕوانامەی وەرگرتووە لە وەرگرتنی کۆرسە ئێسش کە کۆمپانیاک بانیەکە لە بەردەم کۆمپانیاکە ئاوە خۆی زعیف کردو و چاوەڕێی ئەمری بەڕێوبارەکەیە کە موچەی بۆ دیاریکە ئیشەکەی بۆ دیاری بکە لەسەر ئەو ڕێساوی یاسای کۆمپانیایە بڕوە ئەمە هیچ گرافی دیزاینەرێکی پێ ناوترێ بەڕاستی مۆزەفێکی ئاساییت و ئەمرە بەو ئیشەیە کە پێ و کراوە جێبەجێەکەیت و معاشی خۆت وەرەگەیت و تاو ئەمە هیچ گرافی دیزاینی پێ ناوترێ ئەمە بۆ چوونی تۆ بزانم دەربارەی باشترین ڕێگا بۆ فێربوونی گرافیک دیزاین چییە اینجا لە خۆفێرکردنە لە خوێندنە لە زانکۆکان کە خۆشبەختانە دەزانین کۆلێژی باش هەیە یاخود وەرگرتنی کۆرسی تایبەت کام لەمانە باشترینە نەزانکۆ باشە نە وانەی تایبەتیش ئەو کەسە باشە کە فێرتەکە کەسەکە کاریگەری هەیە بۆ نمونە ئێمە لە زانکۆیە بەگشتی باسی هوەرت بۆەکە و لە کۆرسە تایبەتەکەشە باسی ئەو بەرنمەیەکە کە ئەو ئیشی لەسەرەکە بەڵام ئەو کەسی کە بەڕاستی هوەرمەندە بە مانای کەلیمە ئیش لەسەر هوەرەکە تۆ فێرەکە لەوەی کە فێری ینی شارەزابی زانیاری وەرگی لەسەر ئەو مەکتەبە هوەریانی کە هەبووە لە کۆنەوە چونکە ئەسە هەموو ئیشانی کە ئێستا ئەکرێ بەمانەی ئێستاشەوە بەشێکە لە وەرگرتنی ئەو خوێندنگایانە مەسەلەن ئەم ستایلی ئێستا کە هەیە مینیمالیزمە یاخود ماکسیمالیزمە یاخود بەشێکە لە ئەو مەدرسانی تر کە ئیشی لەسەرەکری سوود وەرگرتن لەو خوێندنگایانە وا لە تۆکە کە ینی تێڕوانینت بۆ ئیشکردنەکە بگۆڕدرێت چکایمە هەر بە یەک ستایل ئیشەکەین هەتاکۆم دقی ئێستا ستایلێکی داهێنەرانە کە ئەبینی یەکسەر سەرنجی چاڕاکێشێ کە دوای لە یەک کۆڕیدۆسەیەکی ئەم سوودی وەرگرتووە لە مەکتەبە کۆنەکان ئەو مەکتەبە هونەریانەی کە هەبووە یۆنان
مثلا هەنە دیزاین هەیە پەیکەری تیا بەکارەهێنرێ خەڵکەڵە بۆچی ئەم ئیشە پەیکەری تایە ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمەکان ئەگرێتەوە بۆ مەکتەبە ڕۆمیەکان و مەکتەبە یۆنانیەکان کە خواوەندەکان تیا باڵا دەست بوون ئەم پەیکەرەکانە خاتۆنەوە ئەو ستایلە بۆ مەفهومە تێدەگەیەنێ میسریت هەیە ئەمە بابەتە ینی کوردیمان هەیە ستایلی کوردیمان هەیە بابەتە عەرەبیەکانمان هەیە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواکانمان هەیە بۆیە زۆر گرنگە کەسێک ئەبێ بە گرافی دیزاینەر ئەبێ بزانێ ئەم خوێندنگایانە چین لە کوی خوێندنەوەی ئەمانە ستایلی تایبەت بخۆی بدۆزێتەوە نەک کەسێ بێ کە کۆپی بکە ئەوەیە قسەکە بە بڕوای تۆ خاوەن کۆمپانیاکان و ئەو کەسانی کە کەسێک وەرەگرن لە گرافیک دیزاینەرەکان سێری بڕوانامە ئەکەن یاخود سێری کارەکەیەکەن لە ئێستادا لەم دقی ئێستاە و پێشووتریش سەرنج لەسەر هەردووشی ڕاکێشن بەڵام ئەوەی کە لە مشکلە گەورەکان کە خاوەن کۆمپانیاکان هەیەە خاوەنی کۆمپانیەکە قەرارایەکە کێبێنێ مش ئەمە بگەمەوە ئایا خاوەن کۆمپانیەکانی ئێمە تا چەندێک چاوکراون بەرامبەر بە گرافیک دیزاینەرەکانی ئێمە شارەزانین لەبەرەوەی من جاهنە کات مەسەڵەن چاپێکەوتم کردووە مقابلەی کردم و توێتی تۆ کە هاتووی بۆ ئێرە ئەبێ بەم ڕانە ئیش بکەیت ئەمە ستایلەکەتە ئەمە تێمپلیتەکەتە ئەمە پۆستەکانە ئاوایە لە کۆتای پێم وتم ئەی باشە کە تۆ ئەم شتانە هەمی بە من ئەڵی بۆ خو دیزاینەکە ناکەی ئێزگاری قەیچەکە کۆبوونەوەکانی خۆشە بکە و کۆمپیوتەرشی لەبەردەستە خۆ ئیشەکان بکە کە ئەم قۆناغە هاتە پێشەوە ئەبێ گرافی دیزاینەر سەربەخۆی خۆی بێ گرافی دیزاینەر هەیەکە لەو کارمەندانی کە لە کۆمپانیەکە ئەیجنسیەکە کار ئەکات کاک دیاری ئەبێ خۆی بێ ئەبێ کە چووە کرد کە چوتە هەر کۆمپانیەکە و گرافی دیزاینەر خاوەن قەرار بیت کاریگەری زۆرە بەسەر کۆمپانیاکەوە هەبێ خوڵقێنەر بی بەمانای کەلیمە کە شتەکان بگۆڕی براندینگی بۆ بکەیت ڕنگ دەستکاری بکەیت بەو شێوازانە کە تاوتێکی بشکێنی بەڵام ئیش لەسەر ئەو کوالەتیە بکەیت کە ئەو شوێنە بەرەو پێشەوە بەری بەڵام کە دەتاخورکردنی تێکە و وەکو بەڕێوبەر و وەکو مۆزەفەکانی تر لە چاودەوری خۆتە کارمەندێکی ئاساییت و هیچی تر هەر بۆیە بۆی مەسەلەن بۆی باش شتەکە لا ڕوونبێت جیاوازی من و تۆ هوەری سی بەرامبەرەکە ئەگەر بکەیت لەو شتانەیە کە بینیتە لە تەلەڤیزیۆنە یاخود هونەرمەندێکە قسەی کردو باز من زۆر جیاوازتە سێری چوادەورەکەی خۆمەکەم لەوەی کە پێویستە چی بکرێ لە بابەتی مەنزوریەت لە بابەتی ڕنگ لە بابەتی دۆزینەوەی ئایدیای تازە ئەوەی من فکرم بۆ ئەو شتە ئەچێ کەسێکی ئاسایی بۆی ناچێت بۆیە لە کۆمپانیەکان شتەکان تێکەڵاو کراوە کەسێکی ئاساییان لە تەنیشتی گرافی دیزاینەرێکا داناوە بۆیە ئەو گرافی دیزاینەر لە کۆتایی یەتە سەر ڕیتمی ئەوان تەحملی ئەو شتە ناکات مانگانە موچەیەکی خۆی وەرەگرێت و ئیشەکەشی بەرەو پێشەوە ناچێت تا مۆزەفێکی ترە دۆزنەوە لەو باشترە و خوا حەویزی لەوەکە هیوای باشی بۆ هەمویان دەخوازین گرافیک دیزاینەری کورد ئەتوانێت کار بکات بۆ کۆمپانیا جیهانیەکان لە دەرەوە لە ڕێگەی ریمۆت وۆرک ئەزانین کە ئێستا لەسەر ئاسی جیهان هەر لە نێتوۆرکەوە هەیە کە کەسێک بە بێبینینی یەکتر کۆمپانیایەک لە چین کۆمپانیایەک لە بەریتانیا ئیش بۆ یەکترەکەن دیزاینەرانی کورد هەمانە گەشتبێتەوە ئاستێکە لە کوردستانەوە کار بکات بۆ وڵاتێکی تر بەڵێ هەبووە بەڵام ئێستا هەنێک ئیشکال هەیە کە یەتە پێشەوەی کە تۆ لە عێراقا بیت سەر بە عێراقی ئیشکی بۆ دەرەوە بابەتی حسەبی بانقی دێتە پێشەوە کە کێشە دروستەکە لەوەی کە ناتوانن پارەکە بۆ حواڵە بکەن زۆربەی ئیشەکان کە ئەکرێت لە ڕێگەی ئیلاقاتەوەی مەسەلەن من کەسێکم لە ئەوروپایە ئیشەکە ئەەکەم بۆ ئەو شوێنە بەڵام کە ئەڕواتە مەسایلی پارەکە ئەنێرمەسە حسابەکەی ئەو لە ڕێگەی حواڵەکردنەوە لێرە پارەکە وەرەگیرێتەوە بەڵام وەکو دایرێکت ئیشی لەسەر بکەی ئەبێ خۆ لێرە نەبی بڕۆیتە ئەوێ ڕاستە ئەوەش بەداخەوەی کە لەو کاریگەریانی لەسەر ئاستی حکوومەت و دەوڵەتی کە کێشە بۆ کارەکان دروستە بێ گرنگی گرافیک دیزاین لە دنیای ئەمڕۆیە ئەگەر ئێمە سەیری بکەین لە زۆر شە ئەیبینین هەستەکەین تا ڕادێک ئەوەی پێویستی پێ و پێویستی پێی نییە بەهۆی سوشیال میدیاوە پۆستەکانی ئەڵێ من دیزاینی گرافیکەکەم وەک خۆت وتە زۆرێک لە بەڕێوبەرەکان من مۆزەفەکان من هەستێکی خۆیان دیزاینێکی خۆیانەکەن ڕاستە ئەمە مافی هەموو کەسێکە بەس لە ڕووی پرۆفێشناڵەتیەوە کە تۆ هەستەکەی ئەم کارە بۆ کارێکی سەرەکیتە ئەیکەیت دەتەوێت بیکەیتە کارێکی بازرگانی و بازارگەری چۆنی دەبینی لە ئێستا ئەو پەرش و بڵاوی کە ئەیبینین لە ڕاگەیاندنەکان و لە بوونی ئەکاونتەکانە لە ڕووی گرافیکەوە چۆنە لە ڕووی گرافیکەوە یەک مشکلەمان هەیە چونکە مۆزوعی پارە بە تەواوەتی بەرچاوی خەڵکی گرتووە وای لە خەڵک کردووە کە بەجارە چەند ئیشێ بکات یعنی کەسە بۆ نمونە بڕۆیت کۆڵی تۆ دەربارەی گرافیک دیزاینەرەکانی جیهان تیاتی بەس ئیشی پۆستەرەکە
ناڕاتە سەر سوۆشال میدیا تیاتی بەس ئیشی پرۆمۆشنەکە بەس بابەتی چاپەمەنی بەڵێ. تیاتی بەس دیزایانی یعنی ئینتریۆر دیزاینەکات یعنی دیزایانی ناو ناوماڵەکە ماڵ ناڕواتە سەر شتێکی تر بەڵام لێرە سێرەکەی پۆستەرەکات سوۆشال میدیاکات وێب دیزاینەکات لۆگۆ دروستەکە براندینگەکە پرۆمۆشنەکە زۆر زەختی لێ بکەی بەخوا ڤیدۆشە بۆ دروستەکە ڕێلیشە بۆ دروستەکە بەس بە تەنیا خۆی لە پێناو چی لە پێناو ئەوەی کە لێرە پارەیەک دیاری نەکراوە بۆ ئەم شتانە و پارەیەکی زۆر خراپ لەناو ئەم مەجاری ئیشکردنیە هەیە ئەویش ئەوەی تموحی لای پارەکەیەتی تموحی لای نەتیجەی کۆتایەکەی نییە سێرەکی بەجارێ ئەم هەموو ئیشە ئەکە زەرێکی زۆر لە بابەتی دیزاین ئايات و بەرامبەرەکەش کە ئەو ئیشە ئەبینێ زۆر کات ئەبێتە سەبەبی کە ئیشەکە سەربی سفرەکرێت و لەگەڵ هیچ کەسێکی ترا ئیشەکە ناکری بەڵێ زۆر بە باشی باسیەوەز کرد کۆیار لە لای ئێمە تاکو ئێستا خەڵکی ئێمە بەپێی ئەوە تێگەیشتووە لە کاری گرافیک دیزاینەر چییە تاوەکو بەواتە ئامەکەی دیزاینەر ئێمە بزانین کێە چونکە کاتێک ئەڵی دیزاینەر شتێکە کاتێک ئەڵی گرافیک دیزاینەر ئینتریۆر دیزاینەر فاشن دیزاینەر ئەمانە جیاوازن فعلا لە دەرەوە هەمووی تایبەت ئۆفیسی خۆیان هەیە پس لای ئێمە نازانم تا چەند ئەمە جیاکرا ئێمە زۆرینەی کردنەوە مەجالەکە ئیشەکەن ئیدیتەرین بابەتی گرافی دیزاین نییە فۆتۆگرافەرمان زۆر کەمە فۆتۆتەیکەرمان زۆرە ڕاستمەگرێ بەڵام کە تۆ باسی گرافیک ئەخەیتە پاڵ ئێمە ئێسکە لە زانکۆ بووین کامان خوێن هەر شتێک گرافیکی بچێتە پاڵ ئەبێ شتێک بێت کە لە چاوی ئاسایی توە نەبینرێ دروست بکرێتەوە یعنی کە تۆ ئەڵی فۆتۆگرافەرێک بێنە بۆ منە ئەگەر بەمانای کەلیمە فۆتۆگرافەر بێ مەسەرەن لە شوێنێکی سادەوە ناوەسە ڕستمێکی تۆ بگرێت لە زاویەکەوەدا ئەنیشێ بۆ ڕستمێکت دەگرێت کە خوو بە خەیاڵتان نەهاتووە لەو چاوەوە ڕسم بگرێتەوە ئێمە وەکو باسم کرد دووشت هەیە کە وای لە خەڵک کردو بە تەواتی بچنەوە بابەتی گرافی دیزاین و بە شێوازێکی زۆر خەڵەت یەکەم ئەڕواتە ناو سۆشیال میدیا زۆربەی هەلی کارەکان ئەبینە گرافی دیزاینەرمان پێویستە ئەڵەم شتە ئەم ئیشە دیارە پارێتیایە بۆیە ئەوە بڵاوەکرێتەوە دووەم ئەچێت ئەو شتە کۆپیکراوانە دروستەکاتەوە کە لە هەموو دنیا هەیە یعنی ئێستا مەسەرەن کورد نیت ئەگەر هەمبەرگرەکە و دیزاین نەکرد بێتەوە وەکو تێست کورد نیت ئەگەر ماسێکە و لە ناو گڵۆپی شوشەکەی دروست نەکرد بێتەوە کە گڵۆپەکەی و ئاویتیە یعنی هەموو کورد بەمە خۆی هێناوەتە پێشەوە بەس ئەساسن ئەم شتەوە نییە کە ئەڵی من ئەبم بە گرافی دیزاینەر ئەبێت تۆ کۆمەڵێ شتێ بیخوێنی سەرەتا لەم شتانەیە تۆ قووەتەکەی خۆت بدۆزیتەوە کەسایەتەکەی خۆ بدۆزیتەوە کە تۆ بۆ کامیان گونجاوی تۆ بەپی مۆدرنە ئەتوانی خۆت دەرخی یاخود لە ڕێگەی ڕێباسە کلاسیکەکانەوە ئەتەوێ خۆت یعنی خۆت بینیتە پێشەوە ئێمە زۆر کەسمانی گرافی دیزاینەرە لە ساڵی 90ەکان سەر ناکەوێت هەلو مەجالای ئیشەکە هیوایەتی ئیشی کلاسیکە تیاتی لەسەر مۆدرنە ئەڕوا لەسەر ترندەکانی عالەم ئەڕوا و تیاشایەتی هەڵگری هەردوو شێتی ئیش لە کۆنەکەیە ئەکا بەپی ئەم مۆدێلە تازەیە هەروکو خۆ دەبینی ساڵانە ڕەنگی تازە ئەدۆزرێتەوە ترێندی تازە ئەدۆزرێتەوە ئیشی تازە ئەدۆزرێتەوە بە کاریگەری ئەمێ بەڕاستی ڕیسێرچێکی زۆر زۆری ئەوێ نەک ئەم شێوازە کۆپی کە خەڵک هەرچێ ببینێ دروستیەکات دەست خۆش بێت اینجا حەز دەکەم باسی ئەوە بکەین ئێستا بەوە مامنوت کە بۆچی هەموو کەس بە دوای گرافیک دیزاینەر و ئەوە ئەگەڕێ لە ڕووی ئەو کەسێک کە ئیش بکە بەس لە ڕووی کەسانی خاوەنکار کۆمپانیاکان دەبینین بەشێکی زۆری پشتیان بە گرافیک بەستۆ بۆ ڕکلامەکانیان بۆ پرۆمۆکانیان ڕوونتر بڵم تەنانەت لە هەندێک ڤیدیۆش ئەبینین ئێستا سێرەکەین چەند وێنەیەکە کە لێک دراوە و بە گرافیک کراوە بە دیزاین بۆچی هەمووان هەستەکەم هەر هەڵپە ئەکەن بە گرافیک دیزاینەکانیان بکەن لێستە ئایا ئێمە وەکووتت ئەم ئیدێتەرەکانمان زۆرن کە زۆر ئیشەکەن لەم بوارەیە یاخود مەبەستی باشی کۆمپانیەکان ئەگات بۆ ڕێکلام دروستکردن تەنانەت لە هەندێک داو دەستگا حکوومیەکانیش ئەبینیم هەر پشت بە گرافیک دیزاینە بەستن بۆ کارەکانیان هۆکاری ڕای بەرامبەر تۆ چۆن ئەبینی بۆچی ئەوان لەم بەشە هەڵەبژێرە لەبەر ئەوەی کە هەر شوێنە لە دوکانێکی پشکۆلەوە بگرە هەتاوەکو گەورەترین معمەلیاک و دام و دەستگایەکی حکوومەتی کە ئەیبینی تۆ ئیشی لەسەرەکە هەدەفەکەی ئەوەیە کە دەرکەوێت خۆی بناسیێنێ لە ڕووی کارەکەیەوە لە ڕووی بەرامەکەیەوە لە ڕووی ئەو چالاکیانەی کە ئەکرێ بۆ ئەو مەبەستە تۆ بێ کەسێکت بوێت کە لە مەجای گرافی دیزاین نابێ بۆی ئیشەکەی تۆ بناسیێن یعنی سە بۆ نمونە ئەم شوێنەی ئێوە ئەگەر کەسێک
لە ڕووی مەجای گرافیکەوە لە ڕووی مەجای مۆنتاژکردن و مۆشن گرافیکەوە نەبێت لە ئیشەکی ئێوە خۆ کەس ناتوانێت پۆستەکانتان نەببینێ و تان ناسێ. بابەتی گرافی دیزاین گەورەی هەموو ئیشەکانە لە بەروی بە هەموو مەجالەکان بڵاو بۆتەوە و تۆ ئەگەهێنێ بە چاوی کەسانی تر کە ئیشی لەسەرەگری. یعنی ئێستا بۆم نە کە تۆ باسی ئەوەکە هەمیان پشتیان پێبەستۆ بەڵێ بە پشتی پێ بەسرێ لە بەرەوەی ئەمە ئیشێکە ئاینەن کارتی نیشتیمانی وایە بێ هەموو کەسێک لە گیرفانیان بێ کەواتە شتەکەی هەمووان ڕاستە. ئەنجا بۆیە دەمێن پرسیارێکە بکەم کرێو داهاتی گرافیک دیزاینەرەکان لە کوردستان چۆنە مشکلێکی عام زۆر خراپ لەبەرەوەی عادەتەن کە تۆ باسی گرافی دیزاینەر بۆ ڕادێ هەمووی پێویستی پێێتیە بێ بزارین وەک خۆوتت پارەی باشی تایە دوو هۆکارەیە کە وای کردووە مەسەرەن ئیش لێرە خراپ بێ. یەکەم لە هەموو دنیا کە ئیش لەسەر بابەتی گرافیکە کرێت زۆر کات سعرەکە ئەگۆڕێ چونکە مەسەرەن دیزاینێک بۆ دیزاینێکی تر نرخەکە ئەگۆڕێ. بەڵام وەکو جێگیرکردنەکە یعنی هەنێک ئیش هەیە لە $50 دەست پێەکە هەنێک ئیشی ژێ ئەڕواتە سەر و $10,000 یعنی لۆگۆ هەیە چۆتە 50 دەفتەر کە دروست کراوە لە بەروی کە براندینگی بۆ کراوە ئەم حسابیەوەی کردووە ئەم لۆگۆی دوڕۆژیکە کەسێک بێ بیکڕێتەوە یاخود لە بابەتی تەبعکردن و پۆستکردن و هەر ئیشێکیکی بەڕادێک ئەڕواتە بەرچاوی خەڵک تۆ کە دوو ڕۆژیکە شوێنێکی تر بێوێ ئەو لۆگۆیە بکڕێتەوە دوو ئەوەی ئەو پارەیە ئەکاتەوە بووی. ئێمە ئەمەمان هەیە بەڵام وەکو باسم کە لێرە لە بەرەوەی کە تەڕ و وشک بێک وەسوتاوە هەر کەسێک هەڵەسێ خۆیەکە بە گرافی دیزاینەر و کۆمپیوتەرێک ئەکڕێ من وەکو خۆم لۆگۆی بە $50 دروستەکەم مەسەلەن کەسێکی تریەت ئاڵێ ئەو بە $50 بۆتەکە من بە 15,000 بۆتەکەم و ئەشیکە بالفعل ئەیکا بە کۆمەڵە تەکنیک و کۆمەڵە لۆگۆی ئامادەکرا و ئیشەکەی خۆی ئەکا بەڵام لێرەیە ئەوەی کە زەربەکەی وەشاند ئەم بوو لەبەری کە دوو ڕۆژیکە ئەو کەسە کە پشتێکی تری پێویست بێتەوە ئەچێ بۆ لای کەسێکی ترە لەڵای من بە 15,000 بۆیان کردووم. وەکو بابەتی کۆپیکردنەکانی سینی لێ هاتووە بەڕاستی کە هەر لە مەخیرانە ئەی چۆن براندەکانی جیهانی هەموو هێنایە خوارەوە ڕێک بزە کەسێک گوێ بە هەندێک لە مەبادئ و لە قیەمەکان و لە بابەتی خوێندن نەیان زۆر بە ئاسانی کۆپی دروست دەکات. خۆی من هەمیشە ئەڵێم ڕای سەرەکی ئەکێتەوە سەر خاوەنکار یان ئەو کەسەی کە پارەکە ئەدات نەک ئەوەی کەوەریەگرێت چونکە هەمیشە خەرجکردن ئێمەوە ئازاین کارێکی ئاسانە بە زۆر قورسترە بێ زۆر بە وریاترەوە من خەرجی بکەم چونکە وەرگرتن من کارێکم کردو پارەی خۆم وەرەگرم بەس ئەوەی کە خەرجی ئەکاوێ زۆر وریابێت ئەیدا بەچی تەرەوەی کەی بینیت بەڕای ڕوبڕی زۆر کەس ئەبنەوە لەو حاڵەتانەیە کە ئیشەکەش لە بەرچاوی بەرامبەرەکە ئەخات کە ئەسڵەن دوو ڕۆژگە گرافی دیزاینەرێکی زۆر پرۆفشناڵیش بڕواتە کۆمپانیاکە موچەیەکی وای پێ نادرێت کە بەویستی خۆی بێ لە بەروی پێش ئەو قوبوڵی موچەیکەمی کردووە قوبوڵی ئیشی خراپی کردووە ئیشەکانی بە خراپی هێناوەتە پێشەوە بۆیە کاتێک کەسێکی تازە بڕواتە شوێنێکەوە کە پێشووتر گرافی دیزاینەرێکی خراپی تیا بوو بێ زۆر قورسە حتاوەکو من لە یەکێک لە پرۆگرامەکانی پێشووترم مامۆساوەگر کەسایەتێکی بەڕێز خۆتان ئاسامیوانم بوو یەکێک لە قسەکانی زۆر بەلامەوە جوان بوو کە ئەویش بۆ کۆمپانیەکانی خۆی بۆ ئیشەکانی خۆی ئەیوت من زۆر گرنگی بە بڕوانامە و فێر خوێندن ئەدەم تەنانەت یەکێک لە کۆمپانیەکانی کاری ئۆتۆمبیل و ئەو شتانە بۆ پێویستی بە هیچ بڕوانام و خوێندنێک نییە بەس ئەیوت ئەوە زۆرینەی ئەوانەی لە لای منن ئەوانن کە خاوەن بڕوانامن لەبەر ئەوی من زۆر ڕێز لەوانە ئەگرم کە خۆیان ماندوو کردو ئەخوێنن ئەگەر ئەم شتە بڵاو بێتەوە لە ناو هەموو خاوەنکارەکانی ئێمە دڵنیام هەنگاوەکانمان بەرەو باشتر دەڕۆن چونکە ئەو کاتە تۆ کەسێک کە ئەکادمی بێ لە هەر بوارێک بە دڵنیایەوە زیاتر سوودی لێبینی و دەشبێتە هاندەرێکی گەورە بۆ ئەوانەی کە نەیان خوێندووە سەر لە نوێ بخوێننەوە ئەمێ چەند پرسیارێک بچمە AI و زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا چونکە بە تەواوەتی کارەکەی تۆ لە نێو تەکنەلۆژیایە چجا بۆ ئێستا ئەو شۆڕشە گەورەی لەم 1-2 ساڵی دوای بینیمان AI بە تەواوەتی هاتە ناو بارودۆخەکەەوە زیرەکی دەستکرد لە بواری گرافیک دیزاینیدا ینی هەڕەشەیەیان دەرفەتە بۆ خودی تۆ وەکو کەسایەتیەکە گرافیک دیزاینەرەکە نەک وەکو تەنها دیزاینەکە بابەتە تەکنەلۆژیەکە بابەتی AI تەنها ڕێگە ئاسانکردنە بۆ بەرامبەرەکە کە فکرەی ئەو ئیشە وەربگرێت کە بتوانێت دروستی بکاتەوە و برەو بە ئیشەکەی بات بابەتی AI یعنی لێرە شتەکە زۆر گەورە کراوە بە شێوازە لە شێوازەکان کە خەریکە خەڵکی و بەوە ئەترسێنن ینی گرافی دیزاینەرەکان بەوە ئەترسێن کە ئاڵێن AI شوێنی تۆگرێتەوە بە هەموونەوە بەڵام ئەساسەن وانە یعنی تۆ بۆ پەڕی کوالیتی و ئیش لەسەر AI بکە
ئیلا غەڵەتێکی تیا ئەدۆزیتەوە کە ناچارەبی خۆ دووبارە دانیشیتەوە لە پرۆگرامەکە چاکردنی بۆ بکەی. یعنی مەسەلەن جاران ئێمە ئیسفادەمان لەوە ئەکرد کە هەنێک وێبسایتمان ئەکڕی بەشداریمانە کرد کە کۆمەڵی وێنەی کەسایەتیەکی تیا بوو کە بە فۆتۆگرافی ئیشیان بۆ کرابوو، حاڵەتی پێکەنینیانە بوو، حاڵەتی دانیشتنیانە بوو. ئێستا زیرەکی دەستکردەکە خۆی بۆ دروستەکاتەوە. زیرەکی دەستکردەکە لە نەتیجەی ئەو سێڤەری کە هەیەی کۆکراوی ئەو ڕسمانی کە لە گوگڵا هەیە و لە هەنێ سایتە هەیە کە فرین ئەم بۆ تەکاتەوە بەیەک بۆ تەڵەبی کە خۆت ئەتەوێ، بەڵام هێشتا ئەو کوالەتیە و نایەتێک کە خۆ دانیشی ئیشی لەسەرکەی. تەنها کادوەرگرتنەکەیە بۆ تۆ کە مەسەلەن ئەنووسی دکتۆرێکم پێویستە فەحسی نەخۆشیە بکە لە زیرەکی دەستکردەکە. ئەوەی خۆت ئەبێت دانیشی وێنەی چەند دکتۆرە بێنی قۆڵی دکتۆرە لێکیت و بیکیتە سەر قۆڵی دکتۆرێکی تر کە مەسەلەن دکتۆرە کە شکڵەکەی بەلاوە جوانە بەس شێوازی وەسانەکەی باش نییە، جسمی دکتۆرێکی ترێنی کە فەحسەکە، یعنی شتەکان زۆ وردەکەی تریتەیەکە. بەڵام زیرەکە دەستکردەکە هەر هەمی ئێنێ بۆ تەڵەبی کە خۆت ئەتەوێت بە خێرایی بۆ تەکات و بۆ تێنێ. سێکی لە کۆتاییە دکتۆرێکی بۆ داناوی لە جاتی 5 پەنجی هەیە، بەسێکی 6 پەنجی هەیە، پێ حەل ناگرێ نازایی چی لێ بکەی، دیسان و دانیشی خەریکی چاکردنی بیتەوە. مەزبوطە وەکو مەزبوطی، بەڵام هێشتا ئەوە نییە کە کۆنتترۆلی ئینسان بکات، چکە ئینسان خۆی دروستی کردووە ئەو بابەتە وە ڕێگەش نایە کە بە تەواوەتی کۆنتترۆلی بکات، چکە پشتە بابەتی کۆنتترۆلکردنەوە لە ناوەچێت. پێم وایە من هەمیشە بۆ بابەتی یەک جوابێکی تریشم هەیە لە پاڵەوانی جەناب تاڵم. ئینسان هەندێک جار ئەبێ وریای ئەوە بێ لە بیری نەچێتەوە کە خۆی ڕۆحی تێدایە، ڕۆح لە شتەکانی کەنیە. هەمان ئەوەی کە بەڕێزت باسی ئەەکەی کە دیزاینەرێک ئەتوانێت ڕۆح بکات بەبەری دیزاینێکی وێنەیە، میوزیک ژەنێک ئەتوانێت ڕۆح بکا بەبەری میوزیکێکە کە تۆ ئەیبیسی سنوورداریشە ئای لە هەنێ پۆینتە قوفڵە بێڵە من ئەم شتم پێ ناکرێت. بەڵام ڕەنگە بۆ بابەتە سەرەتاییەکان بۆ ئەوانەی کە هەر کۆپی پەیستەکەن بۆ ئەوانە ڕەنگە شتێکی ئاسانتر و سادەتر بێت، وەک کۆپیکردن. ئەوە جیاوازە. چۆن ئەتوانرێت مرۆڤایەتی خۆی ئامادە بکە بۆ گونجاندن لەگەڵ ئایە؟ بەڕای تۆ پێشبینیت لە بوارەکەی خۆتدا هەیە کێکێکە لە کارەکە سەرەکیەکانی تۆ پێشبینیکردنە بۆ داهاتوو چی ئەبینی بۆ ئای و بە شێوەیەکی گشتی بەو پرۆگرامە جیاوازانەی هەیە؟ هەموو بەرنامەکانە ئیشیانە سەرۆ کردووە کە ئای لە خودی پرۆگرامەکە دروست کراوە کە تۆ ئیشی لەسەر بکەیت بەپێی ئیشەکانی داهاتوو کێتە پێشەوە. من ئەوەی کە سێری ئیشەکانم کردبێ بە تایبەت ئێرە نەک ئەوروپا، چونکە زۆر ئاگامان لە دنیای دەرەوە نییە کە چۆن ئیش ئەکەن وکو مەسالی هێنانە پێشەوەی بابەتی تەکنەلۆژی و زیرەکی دەستکرد و ئەمانە. بەڵام ئێمە هێشتا لەو قۆناغاین کە زیرەکی دەستکرد هەتا 10 ساڵی کەش کاریگەری بەسەر ئیشەکانی ئێمە دروست ناکە بۆ شێوازی کە خۆمان بیری لەکەینەوە، چونکە ئێستش ئێمە لەو ستایلە کۆنە نەچوونەتە دەرەوە کە بەرەو پێشکەوتن هەنگاو بڕین. هەری بڕوان پێ بکە ئێستش لە بابەتی پرۆمۆشن و سۆشال میدیای کوردیە بە تایبەت نمونەت پیشان ئەم ئەڵی هی 2019 کە کراوە کە بە شەرتێ کەسەکە حوزوری هەیە لە تازەشیە دروستی کردووە ئەم ئیشە، کەواتە ئەو نەیتوانێت ئیسفادە لەوە بکات. لە هەمووشی کارەساتر ئەوەیە کە ساحێبی شوێنەکە یاخود خاوەنی کۆمپانیا گەورەکانیش ئەو ستایلیان بەدڵە، یعنی نە ئەملا لەسەر زیرەکی دەستکردەکە ئیش ناکەن. بۆیە جارێک کێشەی دروست نەکردو بۆ گرافی دیزاینەرەکان، بەس من تەسەورەکەم هەتا 10 ساڵێکە اینجا بەتەواوەتی و مۆزوع کۆنتترۆل. شتێکی بیرخستمەوە ئەو ماوانەی پێشووتر کە زۆر خەریکی ڤۆیس ئۆڤەر و ئەو شتانە بووم بۆ هەندێک لە کۆمپانیا بازرگانیەکان دەنگمان دروستەکە ڕێکلامی. من ئەو ماوەیە زۆر کارم لەسەر دەنگم ئەکرد، سۆڵفێژم ئەکرد، تر بەدەم سیارە لێ خوڕینەوە لە ترافیک شت جاریان برو ڕۆیە زانی هەر لە خۆمە هاوارمەکرد. بەڵام چەند جارێک دووچاری هەندێک لە کۆمپانیەکان بوومە ئەویان نەئەویست ئەو تەکنیکەی من لە دەنگا بەکاری هێن و ئاوازی تیا دروستەکەم لە قسەکردنا ئەمانەی هاوارکەی کۆمپانیاک ئەجا ئیتر لەوە وازم هێناوە، ڕاستی وازم لە سۆڵفێجەوە هێناچێتم هەر قوڕگی خۆم عزێتەیەم اینجا ڕێی ئەوەت بیرخست بۆ کاکوار بەڕاستی بەداخەوە هێشتا ئێمە خاوەنکارەکانمان لە هەندێک حاڵەتدان ئەو شتیان ئەوێ کە لە لای کەسە پرۆفێشناڵەکە نییە. ئێمە ئەزانین کە ئەبێ پێش بکەین ئەبێ زیاتر بین، بەڵام خودی خۆیان نایانەوێ لەگەڵ ڕێزمان تەبان بۆ هەموو ئەو خاوەنکارەکان بە جیاوازی لە هەموو شتێکدا هەیە. بەڵام من دێک جار فعلا نەتوانین بڵین گوناحی نییە و کەسەی ئیشەکەشەکات، چونکە وای لێ داوا کراوە. بەڵام شتێکی تریژێ بیزانە کاک دیاری سەقافەتی ئیشی گرافی دیزاینە زۆ فراوانە. مەسەلەن بەڕاستی ئەبێ چاوکراوە بی،
یعنی تۆ ناکرێت وەکو باسم کرد لە PA ئەو شوێنەی کە تیا پەروەردە کراوی کە خوێندوتە یاخود ئیشت یا کردو ئێمە یەک مشکلەمان هەیە وەکو باسم کرد سەقافەتی گرافی دیزاینمان نییە نەک بۆ تەنها بۆ ئیشە بۆ هەموو ئیشێکی تر وەرە سێریکە کابرا مدیرە سەقافەت و ئەتەکێتی مدیرێتی نازانێت دیزانی ئۆفیسەکەی خۆی یەکسەر ئەبینی جوان دیزاین ینی مەسەلەن ئێمە زۆر ئەیجنسیمانەیە کە سێرێکی بەجددی لە ئەیجنسی ناچێت لەبەرەوەی کۆمەڵە کەسانێک ئەیجنسێکە بەڕێوە بە شوێنەکە بڕێوە بن لەگە ڕێزم سەقافەتی ئەو شتەی نییە نەخوێندوێتی نەبووی چووە نە بیری لەوە کردوەوە کە شتێ بکار ڕنگدانەوەی خۆی تیاگەت چکە هەر گرافی دیزاینەرە کە ئیش ئەکا لە مەجالەکەی خۆی ئەو ئیشە ڕەندانەوەی کەسایەتی خۆیەتی فکری خۆیەتی کە تۆ دیزاینێکی خراپە بینی تێکی کە بەرامبەرەکە چەند بە خراپی بیرەکاتەوە چەند بێت تەرکیزە چەند خراپە لە هەڵبژاردننی ڕەنگە چەند نەشارەزای دەربارەی تێکزدانە نووسیندانە چەند نەشارەزە لە بابەتی ئەندازەی ئیشکردنەکە چونکە بابەتی گرافی دیزاین هەر ئەوە نییە من شامپۆیە دابنێم و لە دواوە تۆزە گوڵۆپی بۆ دروستکەم و ئەمانە ئەبێت تۆ بەڕادەیە سەقافەتی ئیشکردنەکە تیابێت تێ بگەی کە ئەم شامپۆی دووری هەیە ئەم شامپۆی ڕەنی هەیە ئەم شامپۆیە تێکستی هەیە دوجار تۆ بابەتێکە ئەخیتە یعنی حاڵەتی فرۆشتنەوە چۆن تۆوە لە منەکەی وەکو بینەرێ من ئەم مەوادە بکڕم لە ڕێگەی ڕسمێک و هەستی پێگونجاو بۆ من کاکۆیار ئێمە بە تایبەت میلەتی ئێمە میلەتێکی بەزەوق و سەلیقین یعنی هەر لە جلوبەرگ و کولتوری کۆنمانەوە سێرکە جلوبەرگی کوردی خانمان پیاوان لە ژینگەیەکی زۆر سروشتی جواندا ئێمە گەورە بووین بەڵام نەبووتە پرسیار لەلات بۆچی تاکو ێستا لە سێکتەری خوێندن و پەروەردەکردنە زۆر گرنگی بۆ نەدراوە هەر لە زووی و منداڵەکانمان فێری هەڵبژاردننی ڕنگ بکەین ناسینی ڕێبازەکان و مەدرسە گەورەکانی لە دیزاین بەگشتی ینی بابەتی هوەریەکان هەست دەکەیت ئەم خەلەلاهی ئەوەیە لە پەروەردەی خوێندنەوە سەرچاوی گرت بێ گەورەترین خەلەل ئەوەیە کە ئێمە لە مناڵی و کاشینە مەکتەبەوە سادەترین وانە کە ئەکرێ بخوێنرێک ئەشکرێ نەخوێنرێ بچینەوە بۆ ماڵەوە دەرسی وەرزش و هوەرە یعنی ئێمە لە مناڵی و فێری ئەوە نەکراوین کە هوەر چییە ئێمە پێم ماوە نابوو جاران هوەر ئەو بوو کە شاخەکەمان دروستە کرد لەگەڵ لا دێ و کانیەکە لە بینی شاخەکە ئاهاتە دەرەوە بەس بەڕاستی ئەم شتەوانە تۆ لە ئەوروپا ئەوەی کە تەرکیزە خەنە سەر بابەتە هوەریەکە تەرکیز ناخەنە زۆر شتی تر لەبەر ئەوەی دەرەوە تێگەشتووە لەوەی کە هوەر بەرەو پێشەوەت ئەبا و شتێکە و ئامرازێکە و خوێندنگەیەکە کە ئەتوانی گۆڕانکاری تیا دروست بکەی بەڵام زۆر شتی کە هەیە لە شوێنی خۆیان جێگیرە ڕێسا یاسای خۆی لەسەر هێن ناگۆڕێ ئێمە زۆرمان پێویستە بۆی کە من هەجێکی وامان هەبێت هیوادارین هەنگاو بەرە ئەو بڕاتەوان لە قسەکردن بێزار نام لەگەڵ جەناب بە قوربان ئەم قسە ڕەنگە لەگەڵ زۆر لە میوانەکانم وتبێتم بەڵام هەر لە بەرەوەی خۆم میوانەکان زۆر بژاردن بەڕاستی ئەوەی بینەری بیرخانیش بێ ئەزانێت زۆر حەزم لە بابەتە جیاوازەکانە ناچارم تر بەرەو کۆتای بڕۆم و ئەوانە دەمەوێت دوو پرسیار لێ بکەم بە کورتی دەربارەی یەکەمیان ترێندی ڕەنگەکانی ئەمساڵ چین وەکو ڕنگ هەتاکو ئەم دەقێشتا بە تەواتی دیاری نەکراوە کاتێکی تری ئەوێ هەتاوەکو ڕەنەکان بە تەواتی هەڵەبژێردرێن چونکە هەر گرافی دیزاینەرەکە ڕاتە ئەو مەجالەوە ڕیسێرچەکرێت بۆ ڕەنێکی زۆر تایبەت کە بەکار نەهات بێ پێشووتر بەڵام ێستا لەم دەقێ لە قۆناغی ئەوەن کە ڕەنەکان هەڵبژێرن لەسەر ئەو ڕەنە منهەجی ئەو ساڵی لەسەر بڕوە بێ بە ترێندێک کە جیاوازتر بێچکە کاریگەری زۆر هەیە ئەم سەڵ تۆزێ بە بۆنی گۆڕانکاری سیاسی هوەری زۆشتی تر ئەمانیش وەساون لە بابەتی هەڵبژاردننی ڕەنەکە چکە هەڵبژاردننی ڕنگ وەکو گرافی دیزاینەر ئەبێ سەرچاوە بگرێت بەسەر هەموو عالەمە و ڕنگدانەوەی ئەو ساڵە بێکە ئیشی لەگەری دەرونیش زۆر حساب دەکرێت چ پرۆژەیەکت هەیە زۆر شانازی پێوە ئەەکەیت لە یاددا ماوەوە ئەگەر بابەتی بازرگانیش ببێت ناوهێنان هەر وەکو کڵێشەکە کە لە لات بێت زۆر شانازی پێوە بکەی و پرۆژێت کامەیە وەکو ئیشکردنی خۆم کە دایمە شانازیم بە چەند ئیشێکەوە کردووە یەکێک لەوانە زنجیرە دروستکردنی پۆستەر بوو کە لە فستیڤالی باشترین فیلمەکان ئیشمانە سەکە کەرە تەلاری هوەر کرا ئەو کاتە و بەشێکیشی لە سیتی سینەماکە کرا یەکێک بوو لەو ئیشانەی کە بەڕاستی کە خۆم ڕۆشتم بە دەرلەوەی کە بەسەر فەرشی سوورا ڕۆشتین کە من لە مناڵیەوە ئاواتم ئەو بوو بەسەر فەرشی سوورا بڕۆم وەکو ئەکتەر نەک وەکو گرافی دیزاینەرچکە لە مناڵی شەو منەوە خولیایمە بوو کە بۆ نواندن ئیشمە کرد بەڵام وتم من هەر ئەبێ بەسەرەوە فەرشە سوورەیە بڕۆم ئیتر هەر وەکو چۆن نازانم خۆشترین هەستمە بوو کاتێکە بەسەر فەرشی سوورا ڕۆشتم وەک گرافی دیزاینەر زۆربەی پۆستەرەکان کە بەرامبەرم دامرابوو هەمی خۆم دروستم کرده بوو کە
هی دەرهێنەرە بەتوانەکانی ئێرە بوون لە گەوران و هەتاوەکو بچووکیانەوە کە خوا شانازیان بە پۆستەرەکانەوە ئەگەر خەڵک ڕسمی لاواگرتن کە منیژەم بینی ئەمە ئیشی منە ئەوەی کە پێی گەورە بە دڵنیایەوە ئەو شایەنتە ئیشەڵڵا لە فستیڤالە گەورە جیهانیەکانە پۆستەری تۆ بینین هەڵواسرابێت هەر کەس لەگەڵ خۆت دانیشە و کارەکان دەبینێت دڵنیایە لەوەی کە لە ناخەوە پڕی لە خانەی زانیاری و هوەر و ڕنگ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان دانیشتم ئەگەر شتێکیش مابێت حەزت کردێ باسیکەی بن نەمپرسی بێت کۆتایی پرۆگرام کاتەکە دەدەمت وەکو دوایین شت حەزەکەم یەک شت بڵێم ئەگەر دەرفەتم بێت ئەمێ ئەوە بڵێم ئەو کەسانی کە ئەیانێ بێنە بواری گرافی دیزاین تکایە سەرەتا خوێندنەوەیەکت هەبێ بۆ ئەو مەجالە با پارە بە تەواوەتی سەیطرە نەکا بەسەرتا هەموو ئیشێک پارەی خۆی تایە هەموو شتێک یعنی باڵانسێکی وای بۆ بکە کە ئیسفادەی لێ بکەیت با بەردەوام گرافی دیزاین وکو سەرچاوی داهات نەبینی ڕاستە سەرچاوی داهاتێکی زۆر باشە ئەگەر لی شارەزابی بەڵام مەبە بە هۆکارێک کە پارەکە ببینی نەک سنعاتەکە ببینی لە کۆتاییان زەرەرێکی گەورە ئەیان لە ئێمەش و لەو کەسانش کە بەڕاستی هون خەریکم بەرە و هونەرمەند بوون و گەورەبوونی خۆیانەچن مەبە بە سەبەبی ئەوەی کە ئیشەکە لەوانی شتێک بیت و ئیشەکەش لە ئێمە تێک بیت دەستت خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بێ زۆر خۆشحاڵم لەگەڵتانە کۆیا جەمال هیوای سەرکەوتن بۆ دەخوازین و ناوت ئینشەڵڵا هەمیشە درەوشەوە دەبێ و بینەرانی بیرخانم هیوادارم بیرخانێکی پڕچێژ بوو بێ بۆتان.